شەیدا کێ و بە چ ئەزمونێکا تێپەڕیوە چییە وای لە تۆ کردووە کە بچیتە پەرلەمان؟ هاتمە سلێمانی چانسێکی باشمە بوو سلێمانی لەگەڵ منە وەجه خێرێک بوو بۆ من الحەمدولیلا. شەیدا لە وەسفی بافڵ تاڵەبانیدا چی دەڵێت؟ سەرۆکەکەم شەڕی حزبێک ناکات. کاتی بەڵێن و پەیمانە بە کاتی هەرێم و بەغداد ئامادەکاری دەکرێت بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق. ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە بچووکترین کاندیدەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانیی کوردستان کە خات و شەیدایە. باسی بەڵێن و پەیمانمان کرد، چ بەڵێنێک نەک تەنها قسە بێ بەڵکو بەڵێنێک کە لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ بکرێ. سڵاو لەبێ خات و شەیدا ئەم کاتت باش. باشتر بۆ سپاس. خات و شەیدا لەگەڵ دەرکەوتنت وەکو کاندید سەرنجی هەمووان ڕاکێشا بۆی کە تەمەنێکی کەمت هەیە و ئەزمونێکی باش تێ. باجارێ بزانین شەیدا کێ و بە چ ئەزمونێکا تێپەڕیوە تاکو ئەم دقەی کە کاندیدی لیستی 222 یەکێتی نیشتیمانیی کوردستانە بەدەم ڕێگەوە قسەکانمانەکەی. بەخێر بێن. زۆر سپاس. من شەیدا هادی حاجی کەریم ئەتوانم بڵم لە مناڵیەوە دۆزی جیاواز بووم لە هاوڕێکانم لە پێگەی هوشیاری مناڵان دەستم پێ کردووە. دواتر لە هێنانەوەی تەرمی مامۆستا ئیبراهیم ئەحمەد یەکێک بوون لەو مناڵانی کە پێشوازیمان لە تەرمی ڕەحمەتی گەورە ڕماگبیری کورد کردووە. ڕۆحی شاد بێت. دواتر لە قۆناغی ناوەندی بە خۆشحاڵیە وەکو نوێنەرایەتی کۆمەڵی خوێندکاران هەڵبژێرام. لە قۆناغی ئامادەیی شەر لە کۆمەڵی خوێندکاران بووین. پاشان سەر یعنی بیرم لەوە کرد لەگەڵ هاوڕەکان لە قۆناغی ئامادەیی ئێمە ئامادەکانی دەربەنی خان تێکەڵن بە حکومەوەی لە دەربەنی خان ینی خەڵکی دەربەنی خانم. لەگەڵ هاوڕەکانمان بیرمان لەوە کردەوە کە بڵاوکراوەیەکمان هەبێ بۆیە لەو کات و ساتەیە بڵاوکراوەی گەشەماندانە دامەزران کە خۆم دەستەی ینی خاوەن امتیازی بڵاوکراوەکە بووم لەگەڵ کۆمەڵی هاوڕێک کە ئێستا هەریەکەیان لە پێگەیەکی دیار و بەرچاوان. دواتر لە دوای قۆناغی ئامادەی لە زانکۆ وەرگیرم، لە زانکۆی خانەقین لە لوغات عەرەبی زانکۆی خانەقین وەرگیرم. لەوێ وەک مەسئولی کۆمیتەی زانکۆی خانەقین کۆمەڵی خوێندکاران دیاریکرام. دواتر خوێندنەکەم گواستەوە بۆ سلێمانی. باشە. لە سلێمانی درێژەم بە خوێندنەکەمیان لەوێ وەک نوێنەرایەتی عامی کۆمەڵی خوێندکاران بۆ کچان ینی دەستنیشان کرام و کارگێڕی لقی کۆمەڵی خوێندکارانیش بووم. هەر لە خوێندکاری زانکۆ بووم کە هاتمە سلێمانی چانسێکی باشمە بوو سلێمانی لەگەڵ منە ینی چۆن بڵێ وەجه خێرێک بوو بۆ من الحەمدولیلا. هاتمە سلێمانی لە نووسینگەی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەرگیرام. دواتریش لە ساڵی 2007 ژەوەرم لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان وەکو بە پلەی ڕێخستنی ئەندام مەڵبەند لەوێ وەرگیرام و پلەی ینی بەرپرسیارەتێکەشم لە پرسراوی خۆیەتی بووم. هەتا ئێستش بەردەوامە کۆتا پلەشم ئەندامی ئەنجومەنی ڕاوێژکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان. باشەکەواتە عەرەبیە باشەکەت پەیوەندی بە خوێندنەکەتەوە هەیە و پشیلەیە کەوتە بینمان. عەرەبیە باشەکەت پەیوەندی بە خوێندنەکەتەوە هەیە یاخود پێشتر تۆخۆ زمانی عەرەبی تەزانی؟ وەڵایە توانم بڵێم زۆر مناڵ لە قۆناغی ناوەندی ویستم نامیلکێکی عەرەبی بڵاوکەمەوە. ئەو کاتە ئەویست نامیلکە بڵاوکەیتەوە؟ 14-15 ساڵان بووم. بەڵێ ئیتر چەند هۆکارێکە بوو لەو کاتە سەری نەگەر خێری پێوە بێ. بەڵام لە مناڵیوە چکە باوکم هاوکارێکی باشمانە باوکم ینی عێراقیکی فولفەن کە قساکە ئەس ناگەی کە کووردە و متابعی تەلەڤیزیۆن و بەرنامە ئەو شتانەش هۆکارێک بۆ بۆوانەی جا ڕۆژانە کە شتێکم ئەبینی یان متابعی شتێکمە کرد و شتێک لەلام نامە بووە دەفتەرێکمە بوو ئەم نووسی کە باوکمە هاتەوە پرسیارم لێکە. عەرەبیەکەم زۆر باشە کە ڕۆژی نەزانکۆ لە بەشەکەش وەرگیرام کە ئاواتم بوو. الحەمدوللا باشترە ئێستا. سپاس بۆخوا. خات و شەیدا ئەمەیە بزانم کە چییە وای لە تۆ کردووە کە بچیتە پەرلەمان هەست بە پرسیارەتی بکەیت داوای مافی تاکێکی کورد بکەیت؟ بەڵێ وەکو گەنجێکی ئەم وڵاتە
هەمومان ئاگاداری حاڵ و گوزەرانی خەڵکین کە میلەتی کورد بە کۆمەڵێ معانات و تەسحی گەورەیە تێپەڕیوە لە ئێستاشە ینی شانازێکی گەورەیە بۆ من کە ئەو شەرەفم پێبەخشراوە کە یەکێک بووم لە بربژێرەکان بۆ هیوایان بتوانم متمانی کۆمەڵانی خەڵک بەدەست بێنم و بتوانم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی ماف و امتیازاتەکانی کۆمەڵانی خەڵک بکەم و من لە سەر حزبێکان دیت بووم کە سەرۆکەکەم شەڕی حزبێک ناکە شەڕی نەتەوەیەکە کات ئێمەش لەسەر کارنامە و ئایدیای سەرۆکەکەمان ئەڕۆی. باشە خاتو شەیدا لەبەڕووی کە خۆت گەنجیت بەڵێ باشە هیچ شتێکت لە مێشکایە بۆ گەنجان کە دواتر لەبەروی ئێستا تۆ گەنجی و کاتی بانگەشەی هەڵبژاردنیشە و دەبێت گەنجەکان زیاتر متمانەیان بە گەنجەکان بێت وایە لەبەرەوەی لە معاناتی ئەوان تێگەن چی لە هێزری شەیدایە کە بێ بۆ گەنجان بیکە؟ بەڵێ من نامە ئێستا شتێک بڵێم ببێ بە وعدیا بێ بە ماڵ لەسەرمانی قسەیەک بکەم کە دواتر ڕەنگە حزبەکەم لەو بەرپرسیارەتە مندانێ لە شتێکی کە بێ بەڵام بەپێی ئەو لیژناتانی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە حزبەکەم لە چ لیژنەیەکە توانای من ببینێتەوە بنەتوانم لە ناو ئەو لیژنایە ڕۆڵ و کاریگەری شەیدا ئەو توانایی هەیە؟ لە خۆم ڕابینم بەڵێ ئەوەی لە ئیش و کار لەگەڵم بۆ ئەزان کە چەند پێداگرم لەسەر شتێکە حەق بێ و چەندێکیش لەسەر ناحەقی کێشە و مەشاکلم بۆ دروستکراوە بەڵام بێدەنگ نەبووم و هەتا ناحەقیەکەم نەگەیانتۆ جێگەی خۆیت کە حەق بگەڕێتەوە ینی کۆڵم نایەوە. باشە مەبەستمە شتێک بزانم ئەگەر بێت و شەیدا یەکێک نەبێت لە ئەندام پەرلەمانەکانی عێراق لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوامە بێ؟ من توان بڵێم یەکێتی نیم جەلالی یعنی بۆ من ئێستا شەرەف و شانازێکی گەورەیە بۆ خۆم بۆ خانەوادەکەم و بۆ شارەکەم و بۆ هاوڕێکانم لە کار و پیشەکە لەگەڵ مابوون و بۆ هەواڵەکان کە هاوتەمەنی خۆمن کە من لە ئێستا شەرەفی ئەوم پێبەخشراوە کە متمانی حزبی شەهیدان حزبێکی جەنابی ئیمام جەلال بەدەست بێن کاندید بم بۆ من ئێستا سەرکەوتنێکی گەورەیە لە قۆناغی داهاتووشە ئینشاءالله ئەگەر خوای گەورە ئەو سەرکەوتنەمان پێڕەوا ببینێت ئەو فەزلی خوایە ئەگەر لە حاڵەتێکیشە ینی نەمتوانی دەنگی پێویست بەدەست بێنم بۆ من بۆ هەکبەی من بۆ سیڤی من بۆ باگراوندی من و ئایلەکەم شەرەفێکی گەورەیەکەم ڕۆژێ لە ڕۆژان یعنی کچەکان کاندیدی حیزبەکەی جەنابی ئیمام جەلال کاتە شەیدا لە وەسفی بافڵ تاڵەبانیدا چی دەڵێت؟ جارێکی کەشم پرسیارم لێکرا کاک بافڵ وەسف ناکرێت ئەوە بەسەکە کوڕی جەنابی ئیمام جەلالە وارسی جەنابی ئیمام جەلالە ینی سەرکردەیەکی گەنجە ئەوەی ئێڵێ جێبەجێ ئەکا سەرکردەی ینی یەک گفتار و پڕکردارە و سەرکردەیەکی یەکلاکەرەوەی سەرجەم کەیس و سەرجەم پرسە گەورە هەم داخلیەکانی بەڵێن کوردستان هەم نێودەوڵەتیەکانیشە لە مەساڵحی کوردستان و هەموو تاکێکی کورد. باشە خاتو شەیدا ڕوونە کە ئێوە لە مێژە قوربانیتاندا وەکو کە سوکاری خۆت وەکو کەسە نزیکەکانت کەسەیەکە مەکانت بەس دەمێ بزانم شەیدا چی ئەکا لە پێناو سەرۆکەکەی و حیزبەکەی؟ بەڵێ من خاڵم شەهیدی یەکێتیە شەهیدی شریتی ئەی ڕەقیبی یەکێتیە ینی لەسەر شریتی ئەی ڕەقیبی یەکێتی خاڵم شەهید بووە بۆ منیش کاک بافڵ ئێستا ینی من لە ناو پرۆسەیەکی پڕ بەرپرسیارەتیە لەم پرۆسەیە چۆن بتوانم ئەوەی لە خزمەت لە دڵسۆزی لە دەستپاکی لە نیەت پاکی لە کردار و گفتاری جوانیانی کارێک بکەم نە حزبەکەم ڕووزەر بێن نە ئەوانەی دەنگیان بە منیاوە کە پەشیمان بن لەوەی کە دەنگیان بە منیاوە یان متمانیان بە من بەخشی و لە پێناو کاک بافڵیشە ئەوەی بە منی ببەخشێ و بەرپرسیارەتی بیخاتەستەشان من بە ڕۆح و بەگیان ئامادەم دەکەن. باشە خاتو شەیدا من کۆتا قسەی خۆم دەکەم و من لە کامێرە دەچمە دەرەوە ڕووی ڕووبکە کامێرەکە ناوی خۆت و ژمارەکەت و لیستەکەت بڵێ و پێم بڵێ لە کۆتاییدا شەیدا چ پەیامێکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هەرچەنە تۆ لە
بازنەی سلێمانیت بەڵام پەیامەکەی تۆ چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ بەڵێ. من شەیدا هادی حاجی کەریم کاندیدی ژمارە 8 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازێکی زۆرۆ لە ئێستاە کاندیدم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی شەهیدان. ئەمە ئەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێم من وەک گەنجێکی ئەم وڵاتە داکۆکی کارێکی سەختی ماف و امتیازاتەکانی کۆمەڵانی خەڵکە بم بەو هیوایان بتوانم متمانەی ئێوەی ئەزیز بەدەست بێنم بۆ ئەوەی هێزی ئێوە و سەنگی ئێوە پێگەی ئێوە بم لە عێراق.